بەشی سێهەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان. چاوپێکەوتنی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرئەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت لە شەستەکان حیزبی توودە تووشی ئینشعاب واتە لێکترازان دەبێت، گروپێکی لێجیابەوە بە ناوی ئینقلابی. گروپێکیان دێنە دیوی عێراق و باشووری کوردستان و کاریگەریان لەسەر دروستبوونی کۆمەڵە هەبوو. ئایا هیچ کاریگەریان لەسەر دروستکردنی کۆمەڵە هەبوو لە ئێران؟ یعنی هیچ کاریگەر نەبوون بە فکری ئەوانە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە جواب بداتەوە و دەڵێت ئەم لێکترازانەی لە ناو حیزبی توودەدا ڕوویدا لەژێر کاریگەری دابڕانێک بوو لە نێوان حیزبی کۆمۆنیستی چین و یەکێتی سۆڤیەت. ئەم گروپە بەرەو لایەنگری لە حیزبی کۆمۆنیستی چین چوون، ناویان سازمانی ئینقلابی حیزبی توودە بوو. لەو ساڵانەدا کۆمۆنیستەکانی پرۆچین لە هەموو دنیادا زۆر بەهێز بوون و دەتوانم بڵێم چەپی ئوروپا نزیکەی 80% لەژێر کاریگەری ئەواندا بوو. هەر بۆیە سازمانی ئینقلابی حیزبی توودەش لە دەرەوەی وڵات زۆر پەرەیسەند بوو. ڕێکخراوێکیان دروست کرد بە ناوی کۆنفدراسیۆنی خوێندکارانی ئێرانی لە دەرەوەی وڵات کە لە سەر تاسەری دنیا چالاکی هەبوو. دەیتوانی خۆپیشاندانی هەزاران کەسی لە ئامریکا و لە شارەکانی ئوروپا ڕێک بخات. بەشێک لە کادرەکانی سازمانی ئینقلابی هەوڵیاندا بێنەوە ئێران و کاری نەهێنی بکەن. یەکێک لە ڕێگاکانی گەڕانەوەیان بۆ ئێران کوردستانی عێراق بوو، چونکە ئەو کاتەش لە کوردستانی عێراق جوڵەیەکی بەهێزی چەکداری و بەرگری لە ئارادا بوو. پەیوەندیان لەگەڵ مامجلال و هاوڕێیانی داگرت. وابزانم دەوڵەتی عێراقیش بەهۆی ئەو کێشەی لەگەڵ شادا هەیبوو ئاسانکاری بۆ کردن. ئەوان هاتن بۆ کوردستان و لە بەکرەجۆ بنکەیەکیان بۆ کردنەوە وەک فێرگەیەک بۆ پەروەردەکردنی کادر لە ناو ئەو کوردە ئێرانیانەی کە هاتبوونە کوردستانی عێراق بەکاریان دەهێنا، کە ئەوە هاوکات بوو لەگەڵ کێشەی ناوپارتی، دەفتەری سیاسی و باڵی بارزانی کە باڵی مەکتەبی سیاسی جابوونەوە. ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ سازمانی ئینقلابی لە کوردستانی عێراق نەبوو، بەڵام لە ڕێی کوردستانی عێراقەوە نووسراوە و باڵۆکراوەیان بە دەستمان دەگەیشت. ئەو کات هەستمان دەکرد زۆر لە یەک نزیکین. ئێمە و ئەوان لامان وابوو کە شۆڕشی ئێران بە خەباتی چەکداری لە دێهاتەوە دەست پێ دەکات و دێتەوە بەرەو شارەکان. شارەکانیش لە ڕێگەی دێهاتەوە ئازاد دەکرێن. ئەوە هەمانی استراتیژی شۆڕشی چین بوو. ئێمە هەردوو لامان وامان بیر دەکردەوە کە هێشتا دەرەبەگایەتی و فێودالیزم لە ئێران ماوە و دژایەتی لەگەڵ ئەو سیستمە دەتوانێت هێزی خەڵکی دێهات کۆبکاتەوە. دەمانکوت ئێمە کە حیزبەکەمان لە شار پێکاتووە دەبێت چالاکیەکانمان بگوازینەوە بۆ دێهات و لە دێهات بە بەسیج خەڵک بگەڕێنینەوە بۆ شارەکان و شار ئازاد بکەین. ئەوانیش وایان بیر دەکردەوە. ئەوان بەخۆیان دەکوت ماوی، بەڵام ئێمە بە خۆمان نەدەکوت ماوی. لەگەڵ ئەوەی نزیک بووین لەو فکرە، بەڵام خۆمان وا پێناسە نەدەکرد. مەبەستم ئەوەیە کە کاریگەریان لەسەر ئێمە تەنها لە ڕێگەی نامیلکەکانیانەوە بوو. دووەم شت لەسەر بابەتی حیزب بوو. هەردووکمان یعنی هەم ئێمە و هەم ئەوان پێمان وابوو پێویستە حیزبی کۆمۆنیستی ئێران پێک بێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت واتە هەر ئەو کاتە بیرتان لەوە کردەوە کە حیزبی کۆمۆنیستی ئێران دروست بکەن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە جواب ئەداتەوە و دەڵێت بەڵێ، هەر لە یەکەم نامیلکەکانی پێکهاتنی کۆمەڵەدا ئەو ئامانجە بەڕوونی دیاری کراوە. نووسراوەیەکی ئەو کاتە هەیە کە لەسەر نسکۆی ساڵی 1975 خەباتی کوردستانی عێراق نووسراوە کە ئاخر پاراگرافی کراوە بە مانشێت و لە زۆربەی مەقەڕەکانی ئێمە دانراوە کە کاک فواد نووسیوێتی. مانشێتەکە ئەوەیە: ئەو ڕۆژەی کە خۆری حیزبی کۆمۆنیستی ئێران لە ئاسۆ دەردەکەوێ، ئەو ڕۆژە ڕۆژی تواننەوەی بەستەڵەکەکانی ستەمە. هاوڕێیان با ڕۆژ بجوڵێنی. بەڕێز دکتۆر ژیلوان دووبارە دەپرسێت ئەی مامۆستاییان، لەو ماوەیەدا و لە ساڵی 1969 ئێوە وەک لە نووسراوەکانی خۆتاندا هەیە هەوڵی دروستکردنی ڕێخستن دەدەن؟ ئەوە چۆن بوو؟ چۆن پێکهات؟ تەنانەت ناوی جیاواز هەیە لەسەر دەستەی دامەزرێنەران. پێمان خۆشە بۆمان ڕوون بکەیتەوە، ئەگەر بکرێت ساڵ و ڕۆژەکەشی دیاری بکەیت.
بەڕێز ئیبراهیم عەلیزادە وڵام دەداتەوە دەڵێت لەسەر ڕۆژ و مانگەکەی زانیاری وردملانیە ئەوەی ئاشکرایە لە پاییزی ساڵی 1969 و لە تاران بووە. زۆربەی دامەزرێنەرانی لە خوێندکارانی زانکۆ بوون. ئەوەش تاکو ڕادەیەکی زۆر ئاسایی بوو. خوێندکارانێک کە لە شارە بچووکەکانەوە ڕوودەکەنە تاران بە شێوەیەکی ئاسایی بەهۆی هاوڵاتی بوون، هاوزمان بوون، پەیوەندی نزیکتریان لەگەڵ یەکتر دەبێت. بۆ ناوچەکانی تری ئێرانیش هەروە بوو، بۆ گیلانیەکان، خوزستانیەکان، ئازەریەکان و ئەوانەی تریش هەروە بوو. دەمێت هەوە بڵێم ئەو نزیکایەتیە ڕیشەی لە کوردایەتی سیاسیدا نەبوو، چونکە هاوڕێیانمان هەر لە سەرەتاوە بیرۆکەی پێکهێنانی ڕێکخراوێکی کۆمونیستیان هەبوو. قسە و باسەکانیان کە لە ئاکامیدا کۆمەڵەی لێ لەدایک بوو، ئەو توێژینەوانە بوون کە لە ئاستی دنیادا لە بزوتنەوەی چەپ لە گۆڕێدا بوون. باستی کێشەی نێوان سۆڤیەت و چین، ڕێبازی شۆڕشگێڕانی کوبا و ئامریکای لاتین و کێشەکانی تری کۆمونیزم و تۆژینەوەکانی تر لە ئاکامی ئەو قسە و باسانەدایە کە بەوە دەگەن کە پێویستە بە شێوەی ڕێکخراو کار بکەن. ئەوە تەنیا ئێمەش نەبووین، بەڵکو هەموو چەپەکانی ئێران بە نزیکی هەموو ڕێکخراوە سیاسیەکان و چەپی ئێران جگە لە حیزبی توودا کە کۆنتر بوو هەمووی لەو سەردەمەدا پێکهاتن. گرنگترین باسەکان لە دەوروبەری استراتیژی شۆڕشی ئێران دەهاتوو دەچوو، واتە وڵامیە و پرسیارەی کە ڕێگەی بە سەرکەوتن گەیاندنی ئەو شۆڕشە کامەیە. ڕێکخراوی چریکە فداییەکان کە هەر لەو ساڵانەدا پێکهاتن، ڕێبازی خەباتی چەکداری پارتیزانیان گرتەبەر. ڕێبازی کۆمەڵا کاری سیاسی ڕێکخراو لە ناو کرێکاران لە شار و خەڵکی زەحمەتکێش لە دێهات دیاریکرابوو. لە کۆتاییدا خەباتی چەکداری جەماوەری لە دێهات و ڕزگارکردنی شارەکان، هەروەکو باسم کرد ئۆلگوی شۆڕشی چینمان لەبەرچاو. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت ئەمە لە ساڵی 1969 تا 1970 بوو. ناوەکانی دەستەی دامەزرێنەر کامانن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وڵام دەداتەوە دەڵێت بەڵێ هەمووی لەو سەردەمەدا لە ساڵانی 1967 تا 1968 پێک دێن. ئەو کەسانەی کە دەتوانین وەکو دەستەی دامەزرێنەرەی کۆمەڵە ناویان بێنین ئەمانن: فواد مستەفا سوڵتانی، هەمە حوسێن کەریمی، عەبدوڵڵا موحتەدی، سدیق کەمانگەر، ساعید وەتەندوست، مصلح شێخولئیسلامی، فاتح شێخولئیسلامی، شوعەیب زەکەریایی، یەدێ بیگلەری، ئیرەج فەرزاد و حوسێن مورادبەیگی. هەڵبەت دیارە هەمویان بە قەدەریەک ڕۆڵیان نەبووە و کاک فواد ڕۆڵی سەرەکی هەبووە لە کۆکردنەوەیاندا. هەڵبەت کەسانێکیش بوون کە هەر زۆر زوو لە جوڵانەوەکە دادەبڕن کە ئەوەش لە مێژووی سەرەتای پێکهاتنی کۆمەڵەدا جێگەی مشتومڕێکی زۆرە. بەڕێز دکتور ژیلوان دووبارە دەپرسێت بەس لەو ماوەیەدا 1969 تا 1970 ئێوە ئاگاداری ڕووداوەکانی تری خۆرهەڵاتی کوردستان بوون؟ حیزبی دموکرات لە شاری بەغداد خۆی ڕێکدەخاتەوە و قاسملوو دەبێتە سکرتێر. ئایا هیچ پەیوەندیەکتان هەبوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وڵام دەداتەوە دەڵێت ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ ئەوان نەبوو، بەڵام لە کوردستان لەگەڵ ئەو دموکراتانەی کە گەڕابوونەوە بۆ ئێران ویان لە زیندان ئازاد بوون یا لێبوردنیان وەرگرت بوو و وەک کەسایەتی لە ناو کۆمەلگادا دەژیان پەیوەندیمان هەبوو، بەڵام وەکو حیزب نەخێر. هەروەها لە تاران هاوڕانی ئێمە لەگەڵ کەسانێک کە لە ڕێبازی حیزبی دموکرات نزیک بوون یان لایەنگری بزوتنەوەی کوردستانی عێراق بوون کە ساڵانی دواتر ژمارەیەکیان پێی پێوەست بوون، پەیوەندی ئاساییان هەبوو، بەڵام نەچووە ئاستی پەیوەندی حیزبەتیەوە. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت لە ماوەی کۆتایی هەفتاکاندا ئێوە لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێران چ ڕۆڵێکتان هەبوو؟ حیزبی دموکرات دەڵێت بەشداری شۆڕشیان کردووە لە ڕێگەی ڕێخستن و لایەنگرانیان. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وڵام دەداتەوە دەڵێت واقعیەت ئەوەیە شۆڕشی 1970 لە ئێران بە ئیرادەی هیچ حیزبێکی سیاسی لە ئێران ڕۆی نەدا، بەڵکو بارودۆخێکی بابەتی پێکهات بوو. ڕژیم تووشی قەیرانێکی سیاسی بوو، شپرزە بوو، بڕوای بەخۆی لەدەستا بوو، هاوکات قەیرانێکی کۆمەڵایەتی سەری هەڵدا بوو، خەڵکی ناڕازی بوو. ئەو دەسەڵاتیان نەدەویست، حیزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی شا، خومەینی و ئیسمیەکانیش هاتنە ناو جەرگەی ئەم کێشانەوە. لەو نێوەندەدا ئیسمیەکان بەهێزتر بوون لە چاو هێزەکانی تر، ڕێکخراوتر بوون، پێکهاتەی مەسەبی شیعە
ئەو تواناییەی پێدابوون کە بەکردەوە وەکو حیزبێک هەڵسو کەوت بکەن. لە سەردەمی حکوومەتی قاجارەکاندا وەکو دەوڵەت لە ناو دەوڵەتدا بوو، دادگا نەبوو، کێشەی ناو خەڵک لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر دەکرا. ناوی منداڵان لە پشتی قورئان و یان گوڵستان و بوستانی سعدی و دیوانی حافظ کە لە زۆربەی ماڵەکاندا هەبوو لەلایەن ئەوانەوە تۆمار دەکرا. پارەیە کە مەرجەعیەتی شیعە کۆی دەکردەوە و دوجار سەرفی بیناکردن و ئاوەدانکردنەوەی مزگەوت و ئیمامزادەکانی دەکرد و مافی مەلاکانی بە تایبەت لە مانگەکانی ڕەمەزان و محەڕەم لەو پارەیە دابین دەکرا. موقوفاتێکی زۆر لە مڵک و ماڵ و زەویبزار لەژێر دەستیاندا بوو. ئەوان لە ڕاستیدا حیزبێکی بەهێزی ڕانەگەیەندراو بوون. هەموو ئەوانە ببوونە هۆی ئەوەی کە ڕەوتی مەسەبی بەڕێکخراوی و بە ئامادەیی زۆرترەوە لە چاوڕەوتەکانی تر پێبنێتە سەردەمی شۆڕشی 1970ەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت خومەینی و ڕەوتی ئاینی لە کوردستان هێژمونیان نەبوو. کۆمەڵە و دموکرات هەر کامیان چ ڕۆڵێکیان هەبوو؟ چەندە توانیان لەو جیاوازیەی کە لە نێوان کوردستان و باقی شوێنەکانی تری ئێران هەبوو کەڵک وەربگرن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە ڕاستیدا نە حیزبی دموکرات و نە ئێمەش و نە هیچ کەسی تر ڕۆڵێکی چارەنووسازی لە خوڵقاندنی قەیرانی سیاسی نەبوو. بەڵام کاتێک قەیرانەکە تەقیەوە ئێمە زۆر لە حیزبی دموکرات ڕێکخراوی نەهێنیمان زیاتر بوو. بۆیە ئێمە زووتر لە حیزبی دموکرات بە تایبەت لە باشووری کوردستان خەڵکمان لە دەور کۆبەوە. زۆربەی هەرە زۆری کادرەکانی حیزبی دموکرات ئەوانە بوون کە لە دەرەوەی وڵاتەوە گەڕابوونەوە. ئەو کات ڕژیمیشە زۆر لاواز بوو و لە مانگەکانی کۆتایی تەمەنیدا بوو. دیارە کۆمەڵە بەهۆی ڕێبازی سیاسی و هەڵوێستی چینایەتی خۆی نەی دەتوانی وەڵام دەرەوەی هەموو ئاوات و ئارەزوەکانی جەماوەری ڕاپەڕی بێت. ئاساییە کە حیزبی دموکرات جەماوەرێکی دیاری کراو لە خەڵکی محافزەکاری ناو کۆمەڵ لە دەوری خۆی کۆبکاتەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی سەردەمی ئەزمەی شۆڕشگیرانە لە کۆمەڵەدا ئەوەیە کە کەس بێتەفاوەت و بێلایەن نامێنێتەوە. هەر کەسە بژاردەی خۆی هەیە و بڕیاری خۆی دەدات. ئەوە بوو کە بەشێک لە کۆمەلگای کوردستان بەرەو حیزبی دموکراتی کوردستانی ئێران چوو. سێ جەمسەری سەرەکی کۆمەڵە و دموکرات و مامۆستا شێخ عیزەدین شکڵیان گرت کە مامۆستا بەکردەوە بەهۆی هەڵوێستی ڕادیکاڵی دەکەوتە بەرەی کۆمەڵەوە. بەڵام بە بڕوای من لە سەرەتای شۆڕشدا ئەوە حیزبی دموکرات نییە کە هەوێنی خەباتی جەماوەریە، بەڵکو ئەوە کۆمەڵەیە کە ئەو ڕۆڵە دەبینێت و هاندەرە بۆ ڕاپەڕی.